الاستوديو لەگەڵ ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی گفتوگۆکەم. کاگارام سڵاو لێ. سڵاو دکتۆر گیان. جا سەر وا بڵین ئەم هاوکاریە دارایی یاخود ئەم پلانی وەزارەتی دارایی بازرگانی عێراق چی ئەگرێتەوە و هاوکاریەکە چۆنە؟ پێشەکی بە ڕاستکردنەوەی بکەم من هاوکاری دارایی لە 1990 داواکاری من نەبوو. داواکاری ئێمە بەگشتی تقریباً 20 کەس بووین گەورە هەناردە کارەکانی عێراق بوون لەوێ. داوای بۆ لە 26 و 27 بەرز بکرێتەوە. یعنی لە 92 بکرێ بە 26 و 27 هەناردەکردن ئەم حکوومەتەی سوودانی بە خۆشحاڵیەوە بە شێکم پرشێکیش بەر ئێمە بکەوێ دروستانە مامەڵە لەگەڵ بەرهەمهێنانەکەن. عێراق گەیشت بووە مستەوایەکی مستەهلیک بەکارهێنەر لە 1990. ئەم کابینە تازەیە وای کرد ئاستی بەرهەمێنان بەرز بکاتەوە. ئاستی بەرهەمێنانی تاکی عێراقی بەرز بکاتەوە. هیچ داتایەکی جیاوازێک دەربخا لەمڕۆ؟ هەناردەکردن لە عێراقا لە ساڵێ لەمە پێش 100 ملیۆن بوو. 100 ملیۆن دلار. 100 ملیۆن دلار قەبارەکی 100 ملیار ببوورە 100 ملیار. بەڵێ لە ئەمە بەنەوتەوە نەبێنەوت نانەوتی یعنی عێراق بڵێ ساڵی ڕابردوو بەبەستی 2024 بڵێ 100 ملیار دلار هەناردەی هەبوو. بڵێ ئەم ساڵ بۆ بە 700 ملیار بەو ئارام تۆزە زۆرەش ملیارە. ئەخر ئەو قەبارەیە نزیکە لە قەبارەی چین و ئەمریکا هەستەکەم ملیۆن دلار بێ. دوێنێ لە سەر ملیار قسەکانەکرا. ئەم سیاسەتی ئەمان گرتویانەتە دەست ڕێکخستنەوە لەسەر هاوردە. ئێمە زۆر هاورداکەین ڕسوماتێکیان داناوە بەو ڕسوماتە دەمی هەنارداکەن. ئەبەمە وای کردووە بازرگانەکانمان بتوانن زیاتر منافەسە بکەن لە دەرەوە. کار ئاسانی لە گومرگە، کار ئاسانی لە کاتی حواڵەکردنی پارەکەیە، کار ئاسانی لە گەڕانەوەی ئەو پارەی کە ئەو کاڵایان پێفرۆشتووە وای کردووە لە 100 تا 400 هەناردە بەرزکاتەوە. هەناردەکردن کاڵانی چی کە زۆر هەنارداکەی لە عێراق؟ لە عێراقا موادی خام لە عێراق زۆرە زیاتر با بڵێن خورما بە دەرەجە یەکە بە دەرەجەی 2 بەرد لە ڕوومادی ڕەملی زوجاجی هەیە. ئەگەر باسی ئەوە بکەین زۆر کاتیەوێ بەس عێراق دەوڵەمەنە بە موادی خام ئەیتوانێت بینێرێتە دەرەوە. بەرهەمی کارگەکانیش ئیسە چەند کارگەیەک ئیسە دروست بوون ئەوانیش بەرهەمی باشیان هەیە زیاتر لە پێویستی عێراقا ئەتوانن منافەسەی دەرەوەی پێ بکەن کاڵاکانە نێرنە دەرەوە. بەم پلانە وای ئەو لە 1990 کە باسمان کرد عێراق بۆ ئەگەر نرخەکە بایی 1000 دینار بێ بای ملیارێک دینار بێ بە ئاسانتر باسیکەن. حکوومەتی عێراقی 200 ملیار بۆ نزیکەی 190 ملیۆن دەیاتێ ئەیا بۆ کارگەیە کە ئەوراقەکانی ئەمەنەی ناردۆتە دەرەوە لەسەر ئەو پارەیە 990 ملیۆن وەرەگرێت. ئەمە لە هەموو وڵاتەکەیە لە هەموو شوێنێکەیە بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ژەگرێتەوە. ئێستا کارگەیەک لە سلێمانی لە هەولێر لە دهۆک بەڵێ ئێستا کارگەمان هەیە لە سلێمانی قوتووی بیپسیە نێرێتە دەرەوە ئەیگرێتەوە. کارگەیەکمان هەیە باتریە نێرێتە دەرەوە ئەیگرێتەوە. ئەبێ مۆڵەتی عێراقی شیە بوو تەصدیقی ئەوراقی لە عێراق کردبێ لە وەزارەتی بازرگانی یا پیشەسازی ئەیگرێتەوە. دائیرەیەکی دانراوە لە پێڵێن دەعمی سادرات لەوێ مامەڵەکە دەکەیت و لە ماوەی 2 مانگ 3 مانگە پڕەپارەکەی خۆت وەرەگریتەوە. وەکو ژوور هاوکاری هەر کەسێکە بن کارگەی هەبێت بە دڵنیایی ڕێنوێنی بکەن بە دڵنیاییەوە. ئێمە لە دەرگای هەموو کەسێک ئەدەین لە دەرگای هەموو بەرپرسەکانی بەغدامان ناوە جگە لەوانەی خۆمان چکە لەوانەی خۆمان لێمان تێناگەن. ئاسان کاریەکان هەیە گوڵۆپەکان سەوزە
بەرە و پیشەسازی بەرە و پێشگاران بوو ئەوەیە کارگەکانتان بنە ئەوەیە لە شوێنی خۆی کارگەیەک لە باتری لە سلێمانی دانراوە لە شەرقی ئەوسەتا یەکەم کارگەیە مختبەرێکی هەیە لەمو عێراق مختبەر وای نییە حکوومەتی عێراقی ئەتیما دەکاتە سەر مختبەرەکە ئەم بۆ فحسکردنی بات هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی دەستخۆشی لێ نەکردووە کە بڵێ با هیچ نەبێ دائیرەکانی خۆمان لەو باتری تۆ بەکاربێن کە کوالیتەکەی لەوانەی وڵاتانی تر باشترە. باش کاگارم کێشێکی تر هەیە بابەتی بەرهەمی ناوخۆی خۆمان ئەمە باسی پاڵپشتی و کرد بۆ دەرەوە عێراقی بەڵێ جا خاڵێک گرنگ باسمان کرد لەوێ باشە برادران لەوێ پێیان وا بوو نرخی کارەبا گرانە نرخی کارەبا لەوێ 6 دینارە وتیان بۆ عێراق وتیان بۆ کارگەکانی عێراق وتیان سعودیە سنت و نیوێک وەرەگرێت کوێت 2 سنت و کەسرێک وەرەگرێت ئێمە زۆرە بۆی کە منافەسە بکەین ئەو نرخەمان بۆ دابەزێنن منوتم ئێمە 156مان لێ سەنن هەموو ڕێکارێک بۆ دەمی سادرات بێ بۆ دەمی بەرهەمی ناوخۆ بێ بەغدا هەنگاوی باشی ناوە هەموو هەنگاوێکیش هەموو پلانێکی پیلانێکیش دژی کارگە و کەمکردنەوەی بەرهەمی خۆماڵی بێ حکوومەتی خۆمان هەنگاوی بۆ ناوە باش ئەم کارەوە تەسیری هەیە کارگارامیان بازرگان هەر حەز ناکا پارەی زۆر بازرگان خاوەن کارگە ئەسڵەن خاوەن کارگە لە 120 ئەگەر ئامانج و قازانجی و سەرمایەکەی خۆی بێ لە 180 حکومەت ئیسیفادەی لێکە حکومەت ئیسیفادەی لێکا بە هەناردە بە گەڕانەوەی دۆلار حکومەت ئیسیفادەی لێکا بە گەڕخستنی هەلی کار حکومت ئێستا یەک دنیا بندیوارمان هەیە بە خۆڕایی پارەیانەیاتێ ئەم ئیشیان پێەکە بە خۆی خۆیان پارە پیاکەن ئەم باڵانسا تاکو حکوومەتی هەرێمی کوردستان تێنەگات حاڵمان هەر لە موچە هەموو عالم پارەمان باتە بەشی موچە و بندیوار ناکات. باش ئەمە حکوومەتێرم بۆ ئەم کارەبای ئێستەوە پرۆژەی ڕووناکیش هات مەسەی سێرم کرد نرخەکانم کرد تا ئێستا پیشەسازی بچووک نرخەکەی زۆر بەرزە لە کاتێکا وڵاتانی گەورە پیشەسازی وکو ئەمریکا لە سایە هەشتای ئابوورەکەی ئەمەش بە بزنسی بچووکە بەستان کردووە لەسەری ترامپ بکاتە سەر حکوم یەکسەر چەند شەریکەیەکی سیارە خەریبوو لە ئەمریکا دایبخەن وتیان قازانج کە خەڵک بچە سیارە بکڕێت چەندێکی قازانج لێ وەرەگرتیان لە 108 وتی ئەوەی سیاری ئەمریکی کرد قازانجی کڕی قازانجی لێ وەرمەگرن ئەمە باڵانس ڕاگرتنە حکومەت دەبێت لە بەشێکە پارە بات لە بەشێکە پارە وەرگێ حکومەت لە هەموو ئەم حکومەتە لە موسێکتەرەکانە پارە وەرەگرێ ناکرێت تۆ کەرتی پیشەسازی پارەی لێبسەنی ئەم کەسە کە پرۆژەیەکی هەیە لە 150 قازانجی هەیە تۆ کارەباکەی بۆکەی بە لە 130 ئەبێ لەسەر و قازانجۆ پارە بابەتۆ تۆ ڕاوێنەی بازرگانە خاوەن کارگەکانی ڕاونە بە دەلیلی ئەوەی خاوەن کارگەمانی سێ لە ئێران دایناوە لە دوبەی دایناوە لە بەغا دایناوە لە تورکیا دایناوە ئەم پیلانە بۆ من ئەلەمە تێناگەم چەند پرسیارم کردووە باجارێ لەسەوەی عێراق سەکین وتت عێراق پلانێکی باشیە پاڵپشتی و دەعمێکی زۆری بەرهەمێنانی ناوخۆیەکە و هەناردە بۆ دەرەوە بەڵام ئێستێمە کێشەیەکمان هەیە عێراق نایڵێ بەرهەمی هەرێمی کوردستان بچێت بۆ ناوەڕاست و باشوور قسەتان لەسەر ئەمە کرد لەگەڵ بەڵێ من فرسەتێکم وەرگرت قسەم لەسەر ئەوە کردوتیان کە سوودانی ئەڵێ ئەبێت دەنگی مەکینەی ئامێری کارگەکان بەرزترین دەنگ بێ وتم واناڵێ وتی باوتم ئەیەوە بۆچی 3000 کارگەتان لێمە کوژانێتەوە وتی بۆ 3000 کارگەمان کوژانێتەوە خاڵێک هەیە تێنەگەیشتن دروست بووە لە بینی هەرێمی کوردستان و بەداخۆی مە کەسمان نییە وەکو حکوومەت بچێ بە دوای مۆزوعەکان بکەوێ چارەسەری بکە ئێمە لە بینی اتحادی سەناعات و وەزیری پیشەسازی و وەزیری بازرگانی و مەکتەبی سوودانی لە هەموو دەرگاکانمان ناوە ئەخیر جاسپاس بەخوا دوێنە گەشتینە نەتیجەیەک کە مۆڵەتی 150 کارگە بچووکەکان ژووری بازرگانی یاوێتی لە بەغا ژووری بازرگانی مۆڵەت نادات ژووری بازرگانی جیایە اتحادی سەناعات جیایە ئێمە ئەگەر نووسرا بکەین بۆ ژووری بازرگانیەکان باسی کارگەکەین ژووری بازرگانیەکان لێ کارگەر شمولی من ناکە ئەگەر نووسرا بکەین بۆ اتحادی سەناعات عادل عەگاب بڵێن ئێمە ئەمەمان بۆ چارەسەرکەن ئەڵێ لەسەرەوە نووسراوە ژووری بازرگانی بازرگانی ڕەبتی بە منەوە نییە هەتا گەشتینە ئەو چارەسەرەی کە کێشەی ئەوان ئەڵێ ئێستا خۆیان لە بەغا کە بەرنامیش تازەیان داناوە GPS یان داناوە بۆ کارگەکان 36,000 کارگەی وەهمی کەشف بووە
دوێنە لەسەر قسەی جەنابی وەزیر 36,000 کارگە عفا وەرەگرێ مۆڵەت وەرەگرێ سوتەمەنی وەرەگرێ بانقی قەرزی بانقی وەرەگرێ وجودیشی نییە 36,000 کارگەمان داخستووە کەوامین لای خۆمان شتیوا هەیە لای خۆمان شتیوان نیە نەخێر ئێمە بەڵێ بەڵێ لای خۆمان شتیوان نییە باش کاگارام ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بەشێکی زۆری کاسبکارانی سلێمانی ئەندامن لای ئێوە بازار خراپە هیچ بە دوواداچوونێکتان کردووە توێژی بازار ئێمە کردومانە ئێمە پێشنیاریشمان ناوە بە حکومەت جاموچەژێ زۆر گۆڕانکارێکی واناکە خنکاندنی کەرتەکان بەگشتی زیادکردنی باج زیادکردنی ڕۆتین زیادکردنی ڕسوماتی بێیاسا وەکو سەرانە وای کردووە کە بازرگانی سزد بێ کە پیشەسازی سزد بێ کە گەشتیاری سزد بێ کە خشت و کاڵ سزد بێمانە بە ئەمە بەرەو تاریکیەکمانە بە ئەبێ بچین شاگردێک بدۆزینەوە لیا بچین لە بەغا کارگەدا بنینیا لە شوێنێکی تر بەدی کۆمنت بە نووسراوە ئاوا ژووری بازرگانی پیشەسازی یاوێتی بە حکوومەت کەم شتانە بکەن خراپە ئەمانە بکەن باشەکات بە دڵنیاییەوە هیچ جواب نییە لە بینی وەزیرەکانی بەغا و سوودانی وتی لە هەفتەیەکە دوو جار ئێمە کۆبینەوە جاری وایە دوی شەو پێویستەکە کۆبینەوە لە ڕۆژێکە 20 ڤۆیسیژە گۆڕینەوە ئێمە وەزیرەکانمان لەوانەیە بە سێ مانگ سەر حکومت دەبینن چۆن گفتوگۆی شتەکان کلیلی چارەسەری کێشەکان گفتوگۆیە گفتوگۆی سەرمێزە ئێمە من نامەیە گەنێرم بۆ مەکتەبی سوودانی بە 1 سەعات جواب مێنەوە بۆ وەزیرەکان بە 1 سەعات جواب مێنەوە نامەیە گەنێرم بۆ مدیر عامێکی ئێرە مانگونوویە کە نامەکە منی نەکردوێت نەیبینی نەخێر ئارام بابان ئەندامی ئەنجومی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سوپاس لەگەڵمانە بوو هەمیشە ڕاشکاوانە قسەی باش و دڵی بازرگانان و ئەوانەی کە لە بای پیشەسازیە کارێک نەبوومانێکی زۆر سوپاس.